دکتۆر گیان من و ئەم کچەم هاتوونەتە لا تا ئەم کێشەیەمان بۆ چارەسەرکەی بەڕاستی ئەم کچی من لەگەڵ کەسا ڕێ ناکەوێت دڵی هەموو هاوڕەکانی لە خۆی عاجز کردووە بەردەوام بە تەنیایە لە ماڵەوە یعنی وای لێ هاتووە یعنی خۆشی لەو وەزعە بێزارە و بەردەوام ئەگری لە ماڵەوە و دەسەکا بەگریان. بۆچی زاداخان بۆ کچی من بێت دکتۆر من نازانم بۆچی کەس حەز بە هاوڕێیەتیم ناکەن ئەوان بەم نەڵێن تۆ بەخیلی و حەسوودی بە ئێمە ئەبەی بەڵام وانە بە پێچەوانەوە ئەوان حەسوودی بن حەز ناکەن من هیچم هەبێ و بەردەوام دوعام لێکەم ئیتر نازانم من چیان لێ بکەم. کچەکەم کەی وایە وەڵی ئەوان تۆیان زۆر خۆشەوێ دکتۆریان ئەم لەگەڵ کچەکانی تریشم لەگەڵ خوشکەکانیشیان خراپە یعنی لەگەڵ ئەوانیشا وەرە تۆ لەگەڵ خوشکی خۆش تا ڕێ نەکەوی لەگەڵ کچە پول لەگەڵ کچە مام لەگەڵ دراوسەکانە یعنی نازانم یعنی قابلە ئەم هەمووی خراپن و بەستۆ باش بیت. لێ یەکێ نییە و دوو نییە کچی من نعفو بۆ ڕوونکەمەوە ئینسان ئەگەر بێت و لەگەڵ کۆمەڵی خەڵکە قساکە ئەگەر یەکێ دوانیان سیانیان کێشەی هەبێ لەگەڵ یا لەوانەیە تێنەگەیشتنە بۆ چوونی جیاوازە بەڵام خوشکێکێ دوانێ سیانێ کچەپورێکێ دوانی دراوسەیەکێ هاوڕەکانە معقولە هەر هەمیان ڕقیان لە تۆ بێ معقولە هەر هەمیان هەڵە بن تەنیا خۆت ڕازبی ینی هەست ناکەی کێشەکە لای تۆیە. بڵێ ئەخ تۆ ئاگاد لێ نییە لای لە بەرچاوی ئێوە باشن بەڵام کە ئێوە لێ نەبن هەزار قسەم پێ ئەڵێن ئێوە هەموو بەس ئەوانتان خۆشەوێ منتان خۆش ناوێ اینجا پێم ئەڵێن هەر تۆ حەسوودی و بەخیلی بە ئێمە بیت تێ منیش نازانم وڵی بەزواژ نییە ئەمەوەست دایکە ئاگای لێ نییەکە خوشەکانە چیەکەن بەرامبەرێ ینی دایکە ئاگای لە وەزە نییە. وڵی دکتۆر گیان وانە من ئاگام لێیانە یعنی وەرە خوشکێکی ئەگەر پارچەیە قوماش بکڕێیان نمرەیەکی بەرز بێنێ ئەوان دڵیان خۆشە بەیەکەوانێ کەچی ئەم لێرەوانێ ئەچێ شتێک دروستەکە بەس دەبەرەوەی ناخۆشیێک بخاتە بینەوە و یعنی کێشەکە گەورە کات و ئەو خۆشییان لێ تێک بات. یعنی ئەگەر خوشکێکی با بڵێن کەسێکی نزیکتان شتێک کات ئەم پێی ناخۆشە بۆ هەموو کەسێ باوەڕەکەی بۆ هەموو کەس پێی ناخۆشە بوو خۆم بەشی تۆ ناخۆن کچی من بۆچی وڵا ئەوان لەگە من خراپن هەستەکەم ئەم زیاتر ئەوانی خۆشەوێ هیچ منی خۆش نایە و هەر باسی ئەوانەکە دوعای هەر باسی ئەوانەکات و ئەی باسی ئەوان ناکات کات چەند لەگەڵ منا خراپن ینی ئێستا گلەیی لە تۆشەیە کە گوایە تۆ لایەنگیری خوشیەکانی ئەڵێ ئەو ێستا و هەستێکی لا دروست بووە تۆ ئەو خۆش ناوێ شتی وە هەیە ینی فەرق و جیاوازیەکەی لە نێوانیان. وەڵی دکتۆر گیان دایک و باوک خۆتۆ خۆشت باوکی منیش دایکم هیچ جیاوازیەک لە بینی یعنی ناتوانانی جیاوازی لە بینی جەرگەکان تا بکەیت بەس ئەم خۆی ئینکارە کە لە ڕقە بە قسەی خەڵک ناکات بە قسەی کەس ناکەم خاتونجان بەڵام لەوانەیە تۆ شیرین خان لە بۆچوونی خۆتەوە سەی دەکەی بەڵام وەڵا هەیە دایک و باوکێ جیاوازیەکات هەیە بەڵام ئیشەڵڵا تۆ لەوە بەڵام شعورە تۆم هەستە لە کێوە تۆ کچی من کە هەستەکەی فەرق و جیاوازیەکات چۆن بەچی ئازاری ئەم هەر زیاتر پشتی ئەوانە کرێت هەرچێکی پێ بڵێن بڕوا بەوانەکە بڕوا بە من ناکات ئەتێ بەردەوام ئەوان بەڕاست ئەزانێت یعنی من بەڕاست نازانێ. ئەخ دکتۆریا ئەم کێشەکان دروستەکە ئەوان ئەیبیان نییە بەخوا ئەم کێشەکان دروستەکات بێت ناڵێم دای من غەمبارە دای من بێتاقەتە قسەشی لەگەڵاکە ئەڵێ بۆ وای ئەو یەکسەر ئەچێتە ژوورەکەی و دەگاکە داخات و چ قسە لەگەڵ کەسان ناکە. یاخرەوەی ساوەڵێ دایکم ئەوانی خۆشەوێ هەر من بە هەڵەدانێ هەر پشتی ئەوان نەگرشتی وا هەیە ئەخر ئەمی ئینکارە ئەمیش کە لە ڕقە ئەمیش بە قسەی کەس ناکە. ڕاز نییە من هەرچێک بڵێم ئێوە بڕۆ ناکەن ئێوە بەردەوام من بە هەڵا ئەزانن بۆیە بەردەوام بێزار و حەز لە تێکەڵاوی ئەوان ناکەم. چۆن بە تەنیایی ژیان ڕۆڵەکیان یانی تۆ لە ماڵێکا لەگەڵ خوشکی خۆتایت و لەگەڵ دایک و باوکتای معقولە تێکەڵیان نەبی قسەیەک باشە کە تۆ ئەم قسە و لەگەڵاکە بۆ نمونەی شتێکە ینی چییە ئەڕۆی تۆ ڕێگە چیتە ژوورەکەی خۆیتەوە خۆت و دەرگاداخی مشکلە چۆن وا حەلەکرێکی من تۆ ئەبێ ناڕازی بێنێ مرتاحنی فەرق و جیاوازیەکە وەکو خۆ دەڵێ ئەی لەگەڵ ێدانیشە بڵێ دایجان وایە ینی ناکرێ کە هیچێک گفتوگۆ خۆی مشکل لە ناو ماڵە کچی من هەموو خێزانێک کێشەی تیا هەیە چکە ئێوەگە 4 کەسن 5 کەسن 6 کەسن لە ماڵەوە 6 کەسێتی جیاوازن 6 شخصیەتن 6 بۆچوونی جیاوازتان هەیە ئەی ئەکیت بەریەگەکەون بەڵام چۆن چارەسەریەکرێت لە هەموو ماڵێکە جۆلی یەکتریەگرن
هەندێک جار من هەڵم هەندێک جار تۆ هەڵی هەندێک جار من تەنازولەکەم هەندێک جار تۆ تەنازولەکەی ئەیترە بێ زمینەیەکی هاوبەش بدۆزنەوانەیە بەڵام ناکرێت ئەوڵێ من قسەیکی لەگەڵاکەم شێ بۆ نەکە ڕێک خۆی تۆرێن و ئەڕوا و دەرگاکەدا ئاخا و ژوورەکەی خۆی سجنەکە ژیان وان ناڕۆ بەڕێوە کچی من بەم شێوە نابێت. وڵی دکتۆرگیان یعنی ئێمە نازانم گەورەترین مشکلەمان ئێستا لە ماڵەوە ئەم کچەیە نازێ ئەمانەیە بگۆڕێت ئەمانێ ئەوش لەگەڵ خوشکەکان یا تێکەڵ بێ ئەمانێ ڕەفیق و برادریە بێ یعنی وای لێ هاتوو ئێستا کەس ڕەفیقایەتی ناکە هەر بە تەنیا لە ماڵەوەیە یعنی ئەمە چۆنە بێ ئاوا تۆ لەو تەمەنەیە ئاوا هەر بە تەنیا بیت و قسە لەگەڵ کەسانەکەیت و لەگەڵ کەسا ڕێنەکەی باس کچم بۆ ئاوا بە تەنیای تو غەمباری تو دکتۆر ئەمانە هەمووی خەتای دایک و باوکمە لەوەتەی بیرێمی ئەمانە هەرگاڵتە بە منەکەن هەر شتێکەکەم ئەڵەن تۆ نازانی ئیشکەی ئەها سەری خوشکەکەت کە سەی کچە پورەکەت کە ئەوان چەر سەرکەوتون تۆگان سەرکەوتو نابی ئیتر لە هیچی من ڕازینن هەر لە مناڵی وایان پێوتی بەبەردەوام باڵێ لەوەتی بەبیرمێ کچەکەم وەڵی من بۆ مەسلحەتی تۆ واموتووە لەبەوی تۆ ژوەکو ئەوان سەرکەوتوو بیت بە قوربان من حەزەکەم لە هەموو کەس باشتر بێ هەموو دایکێک و هەموو واگە حەزەکە ڕۆڵەکەی لە هەموو کەس باشتر بێ یعنی دکتۆر من ئەمە شتێکی خراپم کردووە کە ئاواموتووە وڵای ئەگەر عاجز نەبێت وڵا خراپە خاتون شیرین خان ئەزانین خراپەکەی لە چاکچی من نەکرد بۆ تۆ بۆ هەموو ئەو دایکانە ئەو باوکانە ئەو کەسانەی کە ئەم بەرنامەیە ئەبینن گەورەترین هەڵەی ئێمەی دایک و باوکەوەی مناڵ بە یەکتری بەراوردکەین ئەم خاتونە کەسێتی خۆی هەیە خوشکی من تەنان لە ناحەی بۆ ماوە جینات جیاوازە لە خوشەکانی خۆ دوانە نینی بە یەک سگ نەبوون و هێلکەیەکی با بڵێن پیتێنراو نیە و دوای ئەوە بوو بێ بە دوان و ویراسە و بۆ ماوەیان وەکو یەک بێ کەواتە باخوشی یەک بن زۆر جیناتێ لە تۆ نەقل بۆ ئەم بۆوانتر کەواتە لە بۆ ماوە یەکەم جیاوازن دووەم لە پیرکردنەوە و لە پەروەردەیە و ڕەفیقەکانیان و تێگەیشتیان بۆ دنیا ناکرێ ئەم بە خوشەکەی بەراوردکەی ناکرێ ئەم بە کچە پورەکەی بەراوردکەی ناکرێ ئەم بە دراوسەکەی بەراوردکەی ئەبێ ئەم بە خۆی بەراوردکەی